سیاسی و هاوڕێ بەهمەن ئالیار هەڵسوڕاوی سیاسی دەبین. هاوڕێیان زۆر بەخێر بێن و سڵاوتان لێبێت. زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش و سڵاو بەش بۆ بینەرانی خۆشەویست و هەروەها بۆ کارگرنجی عەزیز و خۆشەویستش. سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان و ماندوو نەبن. زۆر سپاس. هاوڕێ بەهمەن پرسیارەکانم لە ئێوەوە دەست پێەکەم. ئەرزیابی ئێوە لە مانگرستنەکانی ئەم دوایە چییە؟ هەر وەکو ئاگادارن 6 ڕۆژە مانگرستنەکان بەردەوامە لە شارەکانی کوردستان. هەموو ڕۆژێ دوکان و بازارەکان داخراوە، لە شارەکانی ئێرانیش هەروەها مانگرستنێکی بربەراو و چاوەڕوان نەکراو بوو. باوا بڵێن کە فەلەج کۆنەندە بوو بۆ ڕژیم. ئەرزیابی ئێوە لە مانگرستنە چییە؟ وێرە سێ دەنگەکە ئیرادێکی ترا پێدا بوو. دەنگی من دێ بۆتان؟ بەڵێ دەنگی ئێوە بیستم. لەو ماوەیەدا دوو مانگرتنی یەک لە یەک هات. یەکیشان مانگرتنێک بوو کە هێزە سیاسەکانی کوردستان بۆ دیفاع لە خەڵکی کوردستان و ئەو سبکە خوێناوی وەحشیانەی کە جمهوری ئیسلامی لە شارەکانی بەتایبەت بۆکان و مەهاباد و جوانڕۆ دەستی پێ کرد. داخوازێکی هێزە سیاسەکانی کوردستان بوو لە جەماوەری خەڵکی ئێران بۆ پشتیوانی لەو داخوازیانە سەر مانگرتن بکەن. داخوازێکی مانگرتنێکی دیکە مانگرتنێکە کە بە بۆنەی ڕۆژی دانیشتوو فراخاندرا بوو، بانگەواز کرا بوو. هەردوو مانگرتنەکە زۆر سەرکەوتوانە و زۆر لە ئاستێکی بەربڵاودا بوو. مانگرتنێکی زۆر باش بوو و بڕای من جمهوری ئیسلامی متوەجه کرد کە ئەو خەبات و مبارزە تا ئیدامەی هەیە و بە ڕاحەتی ناتوانێت سەرکوتی بکە دای بمرکێنێتەوە. و باتەوجه بەوەی کە ئەو نوع مانگرتنانە لە ئاستی ئێران لە کوردستان تەجربەی سەرکەوتووی مانگرتنی ئاوا سەراسەری زۆر بووە. بۆیە بۆ کوردستان شتێکی زۆر سەر و عەجایب نەبوو. یعنی بەرحاڵ سەر و عەجایب بۆ مانای کە بەرحاڵ تەجربەکەی هەبوو لە کوردستان، مانگرتنی سەرکەوتوانەی زۆر بوو لە کوردستان. بەڵام لە باقی شوێنەکانی دیکەی ئێران ئاوە لەو ئاستەدا لەو ئابادەدانە بۆ لەو بابەتەوە زۆر فازێکی زۆر مهمی مبارزاتێکە جەماوەری خەڵکی ئێران لە بەدژی جمهوری ئیسلامی دەستیان پێ کرد. مانگرتنەکەی ئەو مانگرتنەی سێ ڕۆژەیە کە هێزە سیاسەکانی کوردستانی ئێران بانگەوازان کرد لە بابەتێکی دیکەشەوە بە ڕووی من ئەهەمیەتی یەکجار زۆری هەیە. ئەوژەوەیە کە بەخۆتان دەزانن کە پێش ئەو ڕاپەڕینەی کە ئێستا لە ئێران لە جەراندا و لە سێ مانگێشیدا دەستی پێکردوانە خەڵکی ئێران زۆر کەس یا هێزە سیاسەکانی کوردستانی نەدەناسی یا جنبشی کوردستانی زۆر نەدەناسی یا ذهنیەتی منفی دەکەین بڵێن زۆر منسڵ بە جنبشی کوردستان و بە مبارزاتی خەڵکی کوردستان و بە هێزە سیاسەکانی کوردستان. لە ماوەی ئەو سێ مانگەدا ئەو ذهنیەتەوە هاگۆڕاوە کە وەختێک هێزە سیاسەکانی کوردستان ئەوڵەن لە خۆیان ڕادەبێنن کە بانگەوازی خەڵکی ئێران بدەن بۆ مانگرتن. ئەو بخۆی هەنگاوێکی گەورەیە و نیشانەوەیە کە ئەو هەستە هەیە کە ئەفکار عمومی خەڵکی ئێران نسبەت بە بزوتنەوەی کوردستان ئاڵوگۆڕی جدی ترا پێکاتەوە. و نکتەی لەوە مهمتریشەوە بوو کە خەڵک جوابی ئەو بانگەوازیان داوە. یعنی ئەوە نەبوو کە جواب نەدرێتەوە لە ئاستێکی بەربڵاودا جوابی وەرگرتەوە کە من لەو بابەتەشەوە پێم شتێکی مهم و تاریخی و جێدڵخۆشی. بەڵێ هاوڕێ ڕەنج ڕژیم بۆ چاوتێسمکردنی ناڕازیان کۆمەڵێک دەستی داوەتە کۆمەڵی کاری نامرۆڤانە لەوانەیە عەدامکردن لە دادگایەکی نامرۆڤانە و نادادپەروەرانە. ئەم وەحشیگەریەی ڕژیم هۆکاری چی؟ ئایا بە خەیاڵی خۆی ئەتوانێت بەم عەدامکردنی حکوومەتیە ناڕازیان سەرکوت بکات؟ بەڵێ دەستان خۆش بێت. دیارە ڕژیم بە درێژایی تەمەنی بە کوشت و کوشتار هاتووە سەرکار. ئێستاش کە لە سەردەمی شۆڕشی ژینادا دەستی داوەتە بە شێوەیەکی بەربڵاو دەستی داوەتە کوشت و کوشتار لە ناو زیندانەکان لەسەر شەقامەکان. بە درێژایی ئەو دوو مانگە زیاتر لە 50 منداڵی کوشتۆ. بۆیە ئەو ڕژیمە بە
بە شێوەیەکی دموکراتیک نهاتوە سەر کار تا ئێمە چاوەڕانیمان لێ بێ کە خەڵک نەکوژێ جەنایەت نەکات لەسەر شەقامەکان لە ناو زیندانەکاندا. بۆیە ئەو ئامانجی ئەوەیە کە هەمیشە دایم بە وەحشیگەری و بە کوشت و کوشتار ڕژیمەکەی پایی ڕژیمەکەی خۆی ڕابگرێ. بەڵام لە سەردەمی سەرهەڵدانی شۆڕشی ژینادا جیاواز بوو. جیاوازەکەشی ئەوەیە کە ئەم شۆڕشێکی گەنجانەیە. ئەو دەهێوێت بە هەموو توانای خۆیەوە گەنجان ئەو شۆڕشە سەرکوتکە گەنجان ترسێنێ. بۆیە بە ڕێژەیەکی بەرچاو دەستی داوەتە کوشتنی منداڵان، گەنجان دەکوژێ. دەزانێت کە تازە ئەم گەنجانە کە تێکەڵی کۆمەلگای نێودەوڵەتی بوون زۆربیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان فعال و ئاکتیڤن. بۆیە بە هەموو شێوەیەک دەیهەوێ بە دنیا بڵێ بە خەڵک بڵێ کە من لە هیچ شتێک سڵ ناکەمەوە، لە هیچ جەنایەتێک سڵ ناکەمەوە، حتا دەست لە مناڵیش ناپارێزم. مناڵان دەکوژێ لەسەر کۆلەترین داخوازی کە ئازادی تاکە کەسی ئەوەیە کە تۆ بۆ ئازاد تاکسەکانی خۆیان هەوڵ دەدەن، بەڵام ئەم ڕژیمە دێ بە گولە جوابیانداتەوە. داخوازەکانی خەڵک لە ئاستێکی زۆر بەرزدایە کە ئەڵێن ئێمە ئازادیمان دەوێت، کارمان دەوێت، نانمان دەوێت، بەڵام ئەو بە گولە جوابیانداتەوە. بۆیە زۆر ئاساییە کە ئەم ڕژیمە هەر بە گولە جوابیەوە خەڵک بداتەوە. هیچ چاوەڕانیش لێ ناکرێت. بەڕاستەکەی لەوە زیاتر هیچ چاوەڕانی لەو ڕژیمانە ناکرێت. بەڵێ هاوڕێ بەحمەن، ڕژیم لەگەڵ مسالمەت ئامیسترین نوعی خۆپیاندان هیچکە ڕاهپێمایی سکوتە بازم دژایەتی ئەکات. فراخانکەلێک درابوو کە خەڵک لە شارەکانە ڕاهپێمایی سکوت بکەن، بەڵام هێزێکی ئەمنی زۆری نردوێتەوە شوێنانە بخاترەوە ڕێگری بکەن. ئێوە ئەم ڕەفتاری ڕژیم چۆن لێگەدەنەوە؟ ڕەفتارەی ڕژیمیش ڕژیم ئەوەندەی لە توولی ئەو چەند ساڵەی حاکمیەت و دەسەڵات خۆنا ئەوەندەی لە هەموو بوارێکی ژیاندا زەخت خستۆتە سەر خەڵک وە لە هەموو بابەتێکەوە ژیانی خەڵکی خستۆتە تەنگناوە لەبارەی اقتصادیەوە، لەبارەی اجتماعیەوە، لەبارەی سیاسیەوە، لەبارەی سادەترین مەسایلی شخصیەوە کە ئێستا ئەو ڕوتی ئەترازاتی کە دەستی پێکردوە ڕژیم ناتوانێت کۆنتڕۆڵکانی. ڕژیم تووشی بنبەستێکی واقعەیە لایکەوە گەبێ سەرکوتوە سەرکوتەکەی بۆ بەڕێوە ناچێت، چونکە ئەوە تا ئێستا لە سێمانجی ڕابردوودا نیشانی داوەکە ئەو خەڵاتون بارزاتە هەر ئێدامەی هەیە و ئاستین بارزاتەکە دەچێتە سەرێوە لە ئەبعاد و وسعەتێکی زیاتر داوام بارزاتە بێدامێ. بۆی ڕژیم ناتوانێت سەرکوتی بکە، ناتوانێت ڕێفۆرمیش بدا. ڕژیم وهای ژیانی خەڵک لە تەنگناداوە کە ئیمکانی هیچ ڕێفۆرم و پاشەکشەیەکی نییە، چونکە دەزانێت هەر بەحاڵ پاشەکشەیەک بکە خەڵک داخوازەکانی دیکە بەرتا دەکا و قەدەمێکی دیکە دێتە پێشێ و تازە لە کۆنتڕۆڵی دەردەچێەوە بەرەو سەرنگونی بچێت. بۆیە ڕژیم ڕێگای سەرکوتەکەی هەڵبژاردووە، بەڵام لە خودی سەرکوتەکەشدا تووشی مشکلی واقعەیە. سەرکوتەکەشی زۆر بەحاسانی وە جێبەجێ نابێ، وەکەوەی مەسەلەن لە بزنەوەی هەشتا جنبشی سەوزدا یا لە بەخەڵاتی ئەترازاتی ساڵی 98دا توانین بە سەرکوت بار حاڵ دەورێکی دیکە پاشەکشە بۆ بارزاتر کە ئێستاش ئەوە تاقی دەکاتەوە. یعنی دەزانێت ئیمکانی ڕفۆرم و ئیسلاح و پاشەکشەی نییە، بەڵکو ئومێدێکی هەیە بەڵکو بە سەرکوت بتوانێت جارێکی دیکە وەکو دەورەکانی دیکەی مبارزاتی خەڵک توانێت پاشەکشەیەکی پێ بکات. ئەو مشکلاتی هەیە، ئەو بنبەستانی هەیە، بۆیە ناتوانێت مسالمەت ئامیسترین و مەدەنیترین شێوەی ئەتراز و دەربڕین، شێوەی ئەتراز دەربڕین و مبارزەش تحمل بکات. دەزانێت چون شتی دیکەی بەدوادادێ، یعنی هەر ئەوە نییە. فشارێکی بۆ سەر ڕژیم بۆ سەر خەڵکی هێناوە لە ئابعادێکی زۆر بەربەریندایە و واقعاً تەنگی بە ژیانی خەڵک هەچنی و دەزانێت کە
لرجاي إصلاح هو ببريه ودفسه وإدامة بلادك وشتي دي كده عراوة بروح من لو بابكوا رجيم دزانك يمكن إصلاحية بو تحملي هيك مبارزة نكوا وميدي بو هيك لرجاي سكتو بتاعي كشكل هاوڕێ هاوشێوە هەرەوە پرسیارەی هاوڕێ بەهمن لە ئێوەی شەکەم ڕژیم ناتوانێت هیچ یەک لە ئەو شێوەی دەربڕینی ناڕزایەتی خەڵکە قبول بکات حتا ڕاهپەیمایی سکوتیش قبول ناکە حاضر نییە نەرمی بنوێنێ نسبەت بە هیچ یەک لە داخوازی خەڵکی ڕاپەڕێ و ئێوە ئەم ڕەفتارەی ڕژیم چۆن لێگەدەنەوە ئەزای چۆنە ڕژیم وتمان لەسەر ئەساسی کوشت و کوشتار دامەزراوە ئەتۆ ناتوانانی چاوەڕانی لە ڕژیمێک بکەیت کە بە کوشتن بە خوێن بە جەنایەتکردن بە قەتڵ و عام بە بێکارکردن بە ئاوارەکردن بە ترۆر لە دەرەوەی وڵات بە تەقویەتکردنی گروپە ترۆریستەکانی دەرەوەی خۆی لە دەرەوەی ئێران تۆ ناتوانانی چاوەڕانێک لەم ڕژیمە بکەیت کە بڵێ دەبێت جاوی داخوازەکانی خەڵک داتەوە و خەڵک سەرکوت نەکە بۆیە ڕژیم هەموو توانای خۆی ئێستا دەخاتە گەڕ و خستێتی گەڕ کە لە ڕابردوودا بە شێوەی پەراکەندە کردوێتی ئێستای تر بە پانەوە هەموو ئێران و کوردستانی گرتوتەوە دەست لە هیچ شتێک ناپارێزێ دەبێت ئەوە بکە ئەو هەموو کارتەکانی بەکار دێنێ ینی ئەوە سەردەمی ئەوەیە کە بۆ خۆی چاک تێگەیشتووە لەوەی کە دەبێت خۆی بپارێزێ خۆ پاراستنیەویش بە غەیرە کوشت و کوشتار هیچ ڕێگایەکی دیکەی نییە کەواتە ئەو دەبێت ئەو کارە بکە ینی هیچ ئالتەرناتیڤێکی دیکەی نییە بەڵام دەبێت خەڵک لێرەدا زۆر وریاوە وشیار بن بە شێوەیەکی ژیرانە خۆیان ڕێک بخەنەوە شوڕاکان بە شێوەیەکی ژیرانە خۆی ڕێبخاتەوە کەمترین قوربانی بدرێت ڕژیم ئامانجی ئەوەیە کە بە کوشت و کوشتار بە خوێن ڕشتن و خوێن پێشاندانی گەنجەکان و خەڵکی ئێران و کوردستان ئەم خەڵکە بترسێنێ بۆیە ناتوانێت هیچ چاوەڕانێک لەو ڕژیمە بکەیت کە بەغێر ئەس کوشت و کوشتار ینی هیچی دیکەی لە چاوەڕان ناکرێت بەڵێ هاوڕێ بەهمەن محسن شکاری ئیعدام کرا محسن شکاری یەکێک لە ئەعدامەکانی ڕاگەیەنراوی حکوومەتی بوو لە واتە لە سایتەکانی خۆیان ڕایان گەیان کە ئەم گەنجە بە خاتری حکمی محاربەی پێدرابووە ئیعدام کرا زۆرێک لە دەستبەسەرکراوانی دیکەش ببورن هەمان حکمیان پێدراوە خەڵکی ڕاپەڕی و شۆڕژگەر چۆن دەتوانن بەربەم کردەوە دژە ئینسانی کۆماری ئیسلامی بگرن چەند ڕێگا هەیە بەڵام کامیان مؤثرترە یەکێک لە ڕێگاکان لەو مەساکردنی ئەو جەنایەتە و مشابهی ئەوانە لە بەجامعی عمومی بین المللیدا ئەفکار عمومی جیهان و ڕێکخراوەکانی پاراستنی مافی مرۆڤ ئەوانە فشار بۆ ڕژیم بێنن بەڵام ڕاستیکەی من ئەوە بە ڕێگای زۆر مؤثر و سەرچێکی نازانم بەڵای من مؤثرترین ڕێگایەکی کە دەتوانێت بەر بەو ئەقداماتی ڕژیم بگرێ ئێدامەدانی ئەو مبارزە پەرسەندنی و بەربڵاوکردنی ئەو مبارزاتەیە ئێمە هەر لەو بەدای ئەعدامی محسنی شکاریدا لە زاهدان شعاریان دابوو کە این آخرین پیامە ئەعدامکردنی قیامە ئەوە هەر ئەو ڕۆژ من لە ئەخباردا دووبارە دیتم کە لە تەهرانیش یا لە یەکێک دانیشگاکان بۆ یا لە شوێنێکی دیکە بۆ دەستی پێکردوان ئەو نەوع هەڕەشەکردنەی کە خەڵک دەیکا ینی ڕای دەگەێنن بە ڕژیم کە پاشەکشە حاضر بە پاشەکشە نین و لە بەرابەر تونند و تیژیدا ئەوانیش عەکسولعەمەلی گونجاوی خۆیان نیشان دەدەن بە بڕوای من ئەوە مؤثرترین ڕێگایە کە دەتوانێت پێش بوو کوشت و کوشتاری بعدی یا ئەعدامی جیراوەکانی ئەو تەظاهورات ڕاپەڕینانە بکە من بخۆم بە شەخسا و هۆشدارەی کە داویانە ینی ئەعدامی زیاتر بکەن خەڵک قیام دەکا و ڕادەپەڕێ من ئەوە بە ڕێگا حەلێکی مؤثر دەزانم و هیوادارم خەڵک ڕاپەڕن و عەلەیهی و ڕژیمە قیام بکەن و ڕژیمە سەرکوت بکەن ڕێگایەکی دیکەش ئەوەیە کە
لأستشي بربلاوتر تظاهرات بكرة مثلا تحصن بكرة لأن كلاب المشروطية دا وقت رجيم شارينا خلقتون للسفاراتي مثلا إنجليز وسفاراتي كي باج لبيرمنا لو خلق تحصن يعني ليرة مثلا دكريشن شيء مناسب بدين دريتوا شنو شيء ك نظام دفتري مجامعي بين المليوك دفتري سازماني دفاع لما في مرو لإيران هي أنا والله ملو جنانا مثلا خدشي چیزا بتن تحسن بکن لا خلاص جگهی چی مناسب که بخوان دزانم چیه بشکلی دیگر تانو مبارزات ادامه مثلا تحسنی چی بربلاو بکره رجیم نتوانه خوبه تنگ سر خدشی تحسنی کدو باره او رجعتي شيء اعتصاباتي جولتر بكري مثلا اعتصاب لا او شناني كشارق كان الرجيم لبعض اقتصاديه ودخلتها ما ترسم مشكله وتوش مشكله جولي لك لو استدعى بشكل شديك او بشكل برينتر مبارزه كان او تظاهراتي خياباني تبروج تبشو كدنا دري او انا هاد اداره كذا او انا هم مشتاق كحشك شبه الرجيم لك رژیم درسته او محسن اشکاری ادام کردو جماعتی چی دیکشی بنوی محاربه محکوم کردو اوانی با اتهام محاربه محکوم دکن مترسی اعدامی لسره بلام او بو معنی که رژیم براحتی و بحسانی دایره دست بره بو اعدام رژیم وضع رژیم یکزار زور شده یعنی اما بکرات دبینین ولی کانهای جورا دبیستین که وضع رژیم یکزار زور شده هزکانی ماندون نگرانی ریزشی هزکانیتی مثلا نیروهای انتظامی و چیزان سپای پاسداران و آن بنخبرن و آن بشی چیزوری مثلا سرباز وظیفه‌ای یا مثلا کارمند ساده نو حاضر نبود حقوقی چی ناچیزی ابوی 2 سال خدمتی سربازی که توابع خلق کوجه و نگرانی او ریزشش نما نقطه ضعف كان الرجيم يجدبب نقطه ضعف كان الرجيم واقعيه او محكوم باعدام كنا ببرنامج ايونيكا واضح ثاني بتوانه مثلا او كشتاري دهي شست كدي صالي شست وشست حوت بتوانه لو هذا لا اعدام متابع اعدام محسن اشكاري بنوع التحقيق انه بزانه افكاري عمومي واقصد عمل كله برابري قاصد وقت ايضا ان اخرين بينما اعدام كوني قيامه ضروري من جاب الشيء خوي ورقتك بويا من مؤثرتين رجع حد اود بينك او مبارزات اذا ما بيدافك او شعاراني كخلق ديدن اماده من برافرين اماده من بقيام ولا اجر رجيم اعدامي زيادتك اصلا دي تمثل لنا خطوه من اول بباشتين ومؤثرتين رجع دبن مجامعي بين المليون شبوز رجايك بلام اصل او شتي ولا نقول ذاتي اعتراضاتي خودي خام بله زور سپاس هاوڕێ بە هەمان هاوڕێیان بەشی کۆنترۆل بە من ئەلوان کلیپ هەیە ئەوە ببینین دینەوە سەر پرسیارەکانمان شهید نمره شهید نمره شهید نمره وکو شاخ وکو بفر وکو درخت وکو بهار و گلباغ شهید بالای وقت بالای کردستانا شهیدا دنیا تزاویت کنه پنجاه دستا آزاری خاک را جنه سوماکا کندواروش دوره بینه سوماکا کندواروش دوره بینه
شهید بالای بقد بالای کردستانه دلی آزادی و بیداخی لوتکی هلوستی انسانه شهید نمره وکو شاه وکو بفر وکو درخت وکو بهار و گلباغ شهید بالای بقد بالای کردستانه شهیدا دنیا تزاوی اشکنه پنجاه دستا آزاری خاک روشنه سوماچا کندوارو دوره ای بینه سوماچا کندوارو دوره ای بینه بەڵێ زۆر سپاس کە بینەرمانن دوێنێ ڕۆژی جیهانی مافی مرۆڤ بوو ئەم ڕۆژە لە ئێران لە کاتێکدا تێپەڕی کە گەلانی ئێران لەژێر باری خەفەقان و ژیانێکی دڵهەژێندا ژیان دەکەن لەسەر داواکردنی مافی ڕەوای خۆیان کە چۆنیەتی ژیانکردنە بە دڵی خۆیان سەدان دەست بەسەرکرا و بریندار و شەهید دراوە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی حتا لەگەڵ موسەلەمەت ئامیزترین خۆپیشاندانەکان کە میوانەکانیشمان ئاماژەیان پێدا کە ڕاپەیمایی سکوتە دژایەتی ئەکات ئازامەکان دەستی پێ کردووە خەڵک لە ناوە و دەرەوەی وڵات خۆپیشاندانەکەن خەڵکی شارەکانی کوردستان و ئێران بە کاتی ڕۆژ لە مانگرتندان و بەهاتنی شەویش لەسەر شەقامەکانن دژ بە ڕژیمی یاخوندی دروشمەڵێنەوە و ماندووی نەناسانە خۆڕاگریەکەن ئێمە هەوڵەدەین لە ئەدامەی بەرنامەکە حتمەن لەسەر ئەمانیشە قسە بکەین دینەوە لای میوانی بەرنامەکەمان هاوڕێ ڕەنج ئەم پرسیارمە لە ئێوەیە تا چەند گرنگە ناوی ئەو کەسانەی کە دەست بەسەر کراون گیراون ڕسانەیی ببێتەوە ئامانجی ڕژیم لەوە کە تاهدیدی خانوادەکانەکان کە ناوی ڕۆڵەکانتان ڕسانەیی مەکەنەوە حتا مافی ئەوەشیان پێ نادا کە وەکێڵ بگرن هۆکاری ئەم ڕۆستارە چییە ئەتوانێت بۆچی بگەڕێتەوە دەزانیت چۆنە ڕژیم هەمیشە دایم هەوڵی داوە کە شتەکانی خۆی شاراوە بکات ئەو هەوڵ دەدا کە شتەکان ڕسانەی نەبێتەوە میدیایی نەبێتەوە بەڵام ئەوە ڕژیمیش ئەو کارەی کرد ئەمە بنەماڵەیەکیش بە قسەی ڕژیمی کرد و بڵێن جیراوەکەی ڕسانەی نەکردەوە بەڵام خۆ ئەم کەسانە کەسیان لە دەوروبەرە ئەم سەردەمی تەکنۆلۆژی هەموو تاک بە تاچێمە پەیوەندیمان هەیە ڕۆژان لەگەڵ یەکتر یعنی من ئەگەر ئەمڕۆکانێت لەگەڵ هاوڕەکانم تەلەفۆنی قسە دەکەم ڕۆژان لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی دەوروبەری خۆم قسە دەکەم تەلەفۆنی پەیوەندیمان هەیە لەگەڵ یەکتر تەلەفۆنی بۆ دەکەم تەلەفۆنەکەی داخراوە بەرحاڵ من تەلەفۆن بۆ دەوروبەرەکەی دیکەی دەکەم بۆ کەسوکاری یەکەم ئەو ڕەفیقەم لەکوێ هاوڕێم لەکوێ بۆ نمونە کابرا مامۆستای قوتابخانەیە یا کارمەندە لە شوێنێک ناتێەوە سەرکارەکەی ڕۆژێک دوو ڕۆژ تۆ چەندێک دەتوانانی ئەم کەسە بشاریتەوە ئەومە بڵێن بنەماڵەکەشی باسی نەکرد دەوروبەرەکەی بە دوواداچووندا دەکەن دەزانرێت کە ئەم کەسە ئەخریا گیراوە یا هەڵاتۆ یا مردووە لە کۆتاییدا دەبێت ئەم کەسە ئاشکرا دەبێت کەواتە ئەگەر بنەماڵەکەشی ئاشکراینەکە من ئاشکرای دەکەم من ئەزانم کە هاوڕەکەی من لەکوێیە چی لێ هاتووە ئاخر ئەگەر هەڵ نەهات تەلەفۆنەکەی داخراوە خۆ بۆ خۆتان زان کە دەست بەسەر دەکرێت دەست بەسەر هەموو شتەکاندا دەگیرێ شتە شخصەکانی ینی تەلەفۆن و هەموو مەدارەکێک کە بەڵگەنامەیەکە هەیەی لێ دەستێنن دەستی بەسەردا دەگرن پس کەواتای ماوەمان بۆ دەردەکەوە گەر کەسێک دەست بەسەر دەکرێت دەوروبەرەکەی دەزانن ئەوە چاوسورکردنەوە لە بنەماڵەکەی لە کەسوکارەکەی ئەمە ڕەوشت و ڕیتمی ڕژیمە ڕژیم هەمیشە دایم ئەو کارە دەکا ئەگەر تۆ باسی بکەی لە تۆڕە کۆمەڵاتەکان لەگەڵ
تەلەڤیزیۆنە خارجیەکان قسە بکەیت و باسی بکەیت ئێمە وال دەتکوژین و دەتگرین و جەریمەت دەکەین ئەوە ڕەوشی کاری ڕژیمە کەواتە ئەو ناتوانێت پێش بەوە بگرێت نەشی توانیوە بە درێژایی مێژوو پێش بەم کارە بگرێ بەو کارە بگرێت سەرکەوتوی نەبوو تێیدا بۆیە زۆر ئاساییە کە ئەم دێت هەڕەشە دەکات تهدیدی بنەماڵەکەی دەکات دەڵێ ئەگەر تۆ بێ ڕەسانەی بکەیتەوە من کوڕەکەت دەگرم کچەکەت دەگرم خۆت ئەزێت دەکەم لەوەدا خۆشبەختانە تاستەکانە نەیتوانێەوە سەرکەوتو بێ من پێم وابێ دەبێ حتمما ئەو کەسانەی کە دەگیرێن زوو پشتیوانێکی نێودەوڵەتی بۆ بەدەست بێت خەڵک پشتیوانیان لێ بکە ڕەسانەی بکرێتەوە نابێ هیتر چی دیکە ڕژیم بە دزی و بە شێوەیەکی نەهێنی خەڵک بگرێت و چاو لە خەڵک سوکاتەوە بڵێ کە تۆ بۆ نییە بڵاوی بکەیتەوە ئەگەر بنەماڵەکەشی بڵاوی نکاتەوە خەڵک بڵاوی دەکاتەوە کەواتە ئێمە دەبێت بە هەموو توانامانەوە وە تۆڕە کۆمەڵایەتەکان تەلەڤیزیۆنەکان بە شێوەیەکی یاسایی ئێمە ئەو کەسانە بڵاو بکەینەوە دەنجام بگەێنین بە نەتەوەی گرتوەکان بە ڕێکخراوە نێونەتەوەکان و مافی مرۆڤ بۆ ئەو شۆنانە کە ئێمە بتوانین حتا حدی ئەقل پێش بە کەمکردنەوە حکومەکەی یا ئەعدامی بگرین بەداخەوە تا ئێستەکانێ زۆر بە کەمی ئێمە یا بڵێن تواندراوە پێش بە سەرڕۆیەکانی کۆماری ئیسلامی بگیردرێ لەو ڕابتەدانی زۆر بە کەمی هەبوو کە ئێمە بتوانین حکمی کەسێک هەڵ بوەشینەوە بەڵام ئێمە درێژە بەکاری خۆمان دەدەین و خەڵک دەبێت درێژە بەو کارە بدا و لەم شۆڕشەدا بۆمان دەرکەوت خەڵکی کوردستان یا خەڵکی شۆڕژێر چاو نەترسن ناترسن ینی دەیان جار بینیمانە وەزارەتی بڵێن دەم و دەستگاکانی ئیتلاعات دەستنە بەر ماڵەکان هەڕەشان لێ دەکەن بەڵام بەو حاڵەشەوە دایک باوک برا کەس و کارەکەی زۆر چاو نەترسانە دێن لەگەڵ تەلەڤیزیۆنەکان چاوپێکەوتن دەکەن و باسیەکەن کەواتە باسکردن و ڕەسانەیکردنی جیراوەکان کارێکی دروستە دەبێت بکرێ و ئەمە یەکێک لە ڕێگاکانی کۆماری ئیسلامی سەرکوتکەرانی جەمهوری ئیسلامیەکە دەیانەوێت پێش بەوە بگرن کە ئەم ناڕزایەتیانە ئەم جیراوانە ڕەسانەی نەبێتەوە گەر ئەویش نەیکاتەوە ئێستا 15,000 نەفەر لەم شۆڕشی ژینادا جیراون 500 کەس کوژراون لەو 500 کەسەدا 50 مناڵە یعنی ناتوانێت بیشارێتەوە شتێک نییە کە کەم بێت بڵێ ئەوڕێ بەهمەن هاوشێوە هەرم پرسیارە لە ئێوەیش بکەم ئێوە نەزەرتان چییە لەم بارەوە ئەروەکۆ بینین ڕژیم بە خانوادەکان ڕاگەنێ ڕۆڵەکانیان ئەفرێنێ بە خانوادەکانیان ڕاگەنێ کە ڕستانەی مەکەنەوە بەڵام دوو ڕۆژ پێ ئەڕوات جەنازەی ڕۆڵەکانیان تێرنەوە بەر دەرگا بۆیان ئایا ئێوە ئەم پێتان وایە ئەبێ ڕسانەی بکرێتەوە ناوی دەست بەسەرکراوان؟ من پێ بە لە 100% دەبێ ڕسانەی بکرێتەوە چون ڕسانەیکردنەوەی ئەو جنایەتانە بەعسیەوە دەبێت کە فشاری ئەفکاری عمومی چ لە ئەسلی سەقیراندا چ لە سەقیگەرەوەدا لەسەر ڕژیم زیاد دەکاوە ڕژیم وادار بە پاشەکشەیە یاوادار بە احتیاط دەکەن ئەگەر ئەو شتانە ڕسانەی نەکرێتەوە ڕژیم بە شێوەی جۆرە و دەرە و تێکۆشەرانە لەبین دەبە ئێستا شەر چەند کەسێکی شتۆ ئێدامی کردوون لە زیندان لە جێ شکنجەدا لەبینی بردم دای دەڵێ لەسەربان بەرگوتەوە یادەنا دەڵ خودکوشی کردووە ئەگەر ئەو شتانە ڕسانەی نەکرێتەوە لێ لە قاو نەدرێ ئاشکرا نەکرێ بێگومان ئەو کارانی خۆی ئدامە دەدا و بە شێوەی جەراوزەر بە بەهانەی جەراوزەر خەڵکەکە فعالینی سیاسی و تێکۆشەرانی ئەو خەپاتی ئەترازاتە لەبین دەبا ڕسانەیکردنەوەکەی حوسنێکی دیکەی هەیە ئەویژەوەیە کە جەماوەڕێکی زۆر دێن بۆ پشتیوانیکردن مثلەن هەرەوەی ڕژیم زۆری حەولدا کە لە ڕێگای هەڕەشەکردن لە دایک و باوکی ژینا ئەمینیشەوە نێڵێ سەرقەبرانەکە خەڵکی زۆر بێن بۆ ناشتنی و بۆ ئەسپەردەکردنی ئەوانە بەڵام دیتمان وەختێک شتێک عەلەنی بۆ دایک و باوکی ژینا تەسلیمی ئەو داخوازی ڕژیم نەبوون
دەیان هزار کەس کۆبووە و ئەو شۆڕش و ڕاپەڕینە یعنی بوو بە جرقەیەک لە بۆشکەی باڕۆدا و شۆڕش و ڕاپەڕینی لێ بووەوە. بۆیە ئەگەر ئەو شتانە ڕسانەیی بێتەوە و بەتایبەت ئەگەر خانەوارەکان تەسلیمی زەخت و زۆر و فشاری ڕژیم نەبن و مەراسمی بۆ بگرن خەڵکێکی زۆر لەو ڕاستماندا بەشداری دەکاوە ئەوانە فشارە بۆ سەرژەوە لە ئەوان لە کوردستان لە شوێنەکانی دیکە ئێرانیش ئێمە شاهدی ئەو جۆرە اعتراضاتی بەری نەبووین بۆ ئەسپاردەکردنی ئەو کەسانەی کە لە سیاچاڵەکانی ڕژیمدا بەدەستی جەلادان و بەجێراوانی ڕژیم بەختکرد و جیانیان لەدەستداوە. لە شوێنەکانی دیکە ئێرانیش ئێمە شاهدی ئەوانە بووین و ڕژیم لەوانە دەترسێت. بۆیە ڕسانەیەکردنەوەی ئەو شتانە لە دوو بابەتەوە بڕای من ئەهەمیەتی هەیە. یەکەمەوەی کە خەڵکێکی زۆر دێن بۆ پشتیوانی لەو خانەوادانە و ئەوە اعتراضی ڕژیم تەقویەت دەکاوە بەهێزتری دەکات. و دووەم ئەوەی مەجال بە ڕژیم نەدا کە بە بەهانەی جۆرا زۆر و خەڵکە لە بین بەرێت بەیەک بڵێ خۆکوشی کرد، بەیەک بڵێ لە سەربان بەربێتەوە، بەیەک بڵێ میلی ئاسن بە قەلبی داچووە کەبەر بۆتەوە. لە بابەتانە ئەهەمیەتی زۆری هەیە ڕسانەیەکردنەوەکەی. هاوڕێ بەهمەن گوتمان کە ڕژیم لە نێوخۆدا بە توندی نێرانی سەرکورد دەکا، لە دەرەوە هەڕەشە لە دراوسەکانیەکە هێرشەکاتە سەر هەرێمی کوردستان. وڵاتانی زلهێز بۆ چاوپۆشی لەم دەستدرێژیانە دەکەن. سازمانی ملل کۆمیتەی حقیقەتیابی تەشکیلدا کە لێکۆڵینەوە کە لە ڕووداوەکان بینیمان کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا 5 کەس ئەعدام کران لە بەرچاوی هەموو جیهانەوە کە حکومەکەیان محاربە بوو. کۆمەڵگای جیهانی چ واکوونەشێکی بووە نسبەت بەم ئەعدامانە و یا بڵێن بۆ ڕەفتارانی ڕژیم لەو ڕەفتارانی ڕژیم چاوپۆشی کردووە؟ بەزە تۆخواتێک لە کۆمەلگای جیهانی هەیە کە بە بڕای من ئێمە نابێت لە چاو خۆمانەوە بڕانین ئەو زەختەی کە بەسەر خەڵکی ئێرانەوە بەسەر میلەتی ئێرانەوە هەیە تەوەقعمانەوە بێت کە کۆمەلگای جیهانیش ئەو جۆرەی خەڵکی ئێران دژی ڕژیم مبارزە دەکاوە اعتراض دەکات. کۆمەلگای جیهانیش ئاوا هەستە دژی ئەو ڕژیمە. کۆمێک مەعزولات و معادلات و قوانینی بینەلمللی کە دەستی کۆمەلگای جیهانی دەبەستێەوە بە هەسانی فشار بۆ ئەو نوع ڕژیمانە بێت. من مەزورمەوە نیە کە کۆمەلگای جیهانی دەبێت بێدەنگ بێت، بەڵام منزورمە مەکانیزمەکانی وەدەنکاتنی کۆمەلگای جیهانی لەگەڵ ئەو مەکانیزمانی کە ئێمەمانان تۆ جاری وان لە خەڵک پێ دەبیستێ مەسەلەن لە جەماو دەبیستێ لەگەڵ ئەو تەوەقعاتە ناتەوە. کۆمەلگای جیهانی مەسەلەن ناتوانێت وا بە هەسانی حملەی نظامی بکاتە سەر ڕژیمێکی کە دیکتاتۆرە و جەنایەتیشی کرد. کۆمەلگای جیهانی ناتوانێتەوە بە هەسانی مەسەلەن بێ بازە تحریمێک بکە، دەبێت موافقەتی دەوڵەتای دیکە و موافقەتی مەجامەی دیکەی لەگەڵ بسەن فەرزکە شورای ئەمنیەت بێت تحریمێک بکە، دەبێت ئەوڵم کۆبوونەوەی بۆ بکات، دەبێت باقی ئەندامەکانی ئامادە بنیان. خارج لەوە هەر کام لەو دەوڵەتانش بۆ خۆیان مەنافعێکی ملی خۆیانێنێ، ئەوان مەنافعی ملی خۆیان تەرجیح دەدەن تاوەی بزان خەڵکی ئیران چ زەخت و زۆرێکی بەسەرەوەیە. مثلا کە ئەوان ئومێدیوانە ئێران بازارێکی گەورەیە، وڵاتێکی گەورەیە، خۆشت مثلەن بازاری ئێرانیان بەدەستەوە بێ یا بە جۆرێک دڵی ڕژیم دەرمکەن و مەنافعی اقتصادی خۆیان و بە ئەوەی ئیسلاحم پێ دەکرێت مەنافعی ملی خۆیانی تێرا تعقیب بکەن، ئەوان حازر نین ریسک بۆ ئەو شتانە بکەن. بۆیە جاری وایە من احساس دەکەم کە ئاستی تەوەقعاتی ئێمە منتەبق نییە لەگەڵ واقعیەتای دەرەوە. ئێمە تەوەقعمانێت ئەمە لە مبارزاتی خەڵکی ئێراندا پێمە خۆشە ئەوەندەی دەکرێت زەخت بۆ ڕژیم بێ و ئەوەی دەوە کە ئەرکی خۆمان ئەرکی میلەتی ئێرانەکە هەستێ و ئەوەندەی دەتوانێت زەخت بۆ ڕژیم بێت. بەڵام ئەو جۆرەی زەختی ڕژیم بەسەر ئێمەوەیە بەسەر وڵاتانی دیکەوە نییە. وڵاتان دیکات کەس بەدوی مەنافع ملی خۆیدایە، ئەم پێ بێ بڕێک ئێمە دەبێت ئەوانە تەوەقعەکانمان دەبێت منتخی بکەنەوە. من مەزۆرمۆنی کە ئەفکار هەمووی دنیا دەبێت بێدەنگ بێ یا هیچ کارێکی لەدەست نایە. هەرەوەی کە چەند ڕۆژ لەوە پێش ماوەی ئەو سازمان جیهانی حقوقی بەشەر کۆمیتەی حقیقەتیابی داناوە و ممکنەیە لە ماوەردی دیکەدا بووە کە مەسەلەن جەنایەتکارانیان وەکو جەنایەتی دەنگی و
کشت و کوشتار و قەتە ئامایان لەکو جەنایەتی جەنگی لە قەڵەمدا و دوایی حکومی بازداشتیان بۆ سادەرکراوە مەسەلەن میلۆسەویچ بردرا بۆ دادگای لاهایا زۆر دیکتاتۆری دیکە ئەوانە دەکرێ و ئەوانە دەبێ بشکرێ بەڵام دیسانیش بازە جارێک من تما بە ئاستی تۆفعاتەکە زۆر مناسبێکی باش ئێستا حزوری زێنمای ئەوە بێ وەختی خۆی کە لە 16 ئۆکتۆبری 2018 بوو ئەوەختی دەوری کەرکوک گیرا بوو هەموو کەس دەکرد بۆ ئەمریکا تارێ هەڵەستان ئەرکی ئەمریکانە دفاع لە خۆتکە ئەرکی خۆتە دفاع لە خۆت کرد یعنی بۆ دەڵم تەوقعاتەکە نابێت نامەقول دەبێ گونجاو بێ لەگەڵ ڕاوابەتی بین الملل لەگەڵ ئەو شتانەی ئەو میکانیزمانی کە لە دنیای دەرەوە دازاڵە ئەرکی خۆمان من پێ کاری خۆمان دەبێت بۆ خۆمان بکەین لە ئەسڵدا بە هیوای وڵاتانی دەرەوە دەبێ ببین مەزمونە زەختی لەولایەکان بکەینەوە بەڵام ئەوەمان لەبێ نەچێتەوە کاری یەکسەرکردنی کاری ئەو ڕژیمە ئەرکی میلەتی ئێران و ئەرکی خۆمان بەڵێ هاوڕێ ڕەنجبا بمەوە لای ئێوە دوو پاتکردنەوەی ئەوەی کە ئەم شۆڕەشی ژنانە بەهەر حاڵ زۆڕینێ بەشدار لەم شۆڕەشەدا ژنانن کچانی خوێندکارن شعاری سەرەکیشی بە ژن ژیان ئازادیە و ئاخێزە دەستی پێکرد ئەبینین کە ژنان کۆمەڵێک دەستکەوتیان بەدەست هێناوە لەم ئاخێزەدا ئەبینین کە ژنان لەسەر شەقامەکان لەشەکانیان لابردووە و ئازادانە لە بەرچاو ئەمورانی ڕژیمەوە ئەسوڕێنەوە و ئەوانیش ناتوان بەریان پێ بگرین و هیچ کارێ بکەن بەڵام لە شارەکانی تر بۆ خصوص سیستان و بەلوچستانە بینین کە ژنان بەسەرپۆشەوە یا بڵێن بە حەجابی کامڵەوە لەسەر شەقامەکانن بازم وەلێ بەرزدی ڕژیم دروشم ئەڵێنەوە ئایا ئەمە نەوەی ئاعتماد بەنەس نادا بۆ ژنانەیە هێشتا بە هەر هۆکارێکی لە ترس لە هەر شتێک بێ ناتوونە سەر شەقام پەیوەستن بەم ئاخێزەوە بەم ڕێپێوانی ناڕزایەتیەوە بەڵێ زۆر ڕاستە ئەگەر تۆ چاو لێ بکەی لەناو لەناو کووردا بەگشتی لەناو کوردستانە کورد بەگشتی نەتەوەیەکی لێچک بەسەر نییە ینی لێچکی بەسەر نەکردو لە ناو بنەماڵەکاندا لە شەقامەکان لە دێهاتەکان شتێکی زۆر ئاسایی بۆ ئەمە دەگەڕێتەوە بۆ ینی بۆ خودی کوردستان بۆ بەشەکانی دیکەی ئێران بۆ بەلوچستان خوردستانەوەی کە ژنان دێن بۆ پشتیوانی لە ژنانی ڕۆژهەڵات کوردستان کە دێنە سەر شەقام دەبینن بەڵێ تەسیراتی زۆر زۆری هەبوو کە ژنان بێنە ناو ڕزی پیاوانەوە هەرچەند ئەوان لەژێر سیستمی ئاینیەکەدا هێشتاش قەتیزماونەوە ئەو بەشارێکی وەکو بەلوچستان وەکو ئەهواز و ئەو ناوانە کە ئەوان بخۆیان لە ئەساسە نەتەوەیەکی کە داسەپاون بەسەر ئیسلامدا لە بنەماڵەیەوە کە بەداخەوە کە تا ئێستاکانەیە ئەوان نەگەشتنە ئەو ئاستە کە خۆیان لەگەڵ کۆمەلگای گشتی ئێران هاوتەری بکەنەوە لەبەرەوەی کە ڕژیم هەوڵی داوە ئەم بەشانە زۆر زۆر بەدواکەوتوی بێڵێتەوە لە ڕووی ئابووری و لە ڕووی فەرهەنگی لە ڕووی کولتوریەوە لە هەموو ڕوویەکەوە ئەو بەشانەی زۆر بەدواکەوتوی هێشتێتەوە بەڵام ئەمە جێگای خۆشحاڵەیە جێگای دەستخۆشێکە ئێستاکانێ ئەوان دێنە سەر شەقام هاوکات لەگەڵ ژنانی بەشەکانی دیکەی ئێران دێن داوای مافی خۆیان دەکەن دیارە تەنها ڕەنگە بۆ ئەوان لێچکە گرنگ نەبێ هندێک مافی دیکە لە بنەماڵەکانیاندا کە پێشتر کراوە لە بە حکمی ئەم سیستمە داسەپاوەی کۆماری ئیسلامی دیان هەوێت لەو ڕێگایەوە کە ئەوانش بێن تێکەڵی کۆمەلگای ئێران و پشتیوانی خۆیان بۆ ژنان دەرببڕن بۆیە ئێستاکانە کە تۆ دەیبینی لە هەموو بەشەکانێکی ئێران بە شێوەیەکی زۆر بەربڵاو پشتیوانی لە شۆڕشی ڕۆژهەڵات دەکرێت شۆڕشی ڕۆژهەڵات ئێستاکانێ ژنانی ڕۆژهەڵات بوونە پێشەنجی هەموو بەشەکانی دیکەی ئێران بە خۆشحاڵیەوە کە ئێستاکانت تاسیر و کاریگەری خۆیان لەسەر بەشەکانی کەشدا ناوە و بە هەمان شێوە ژنان لە ئێران و لەو بەشادیکە خوزستان ئەخواست
دێنە سەر شەقام و بەڵام بەو حاڵەشەوە کۆماری ئیسلامی دەست لە حتا خەڵکی لێچکە بەسەر و محاجبەش ناپارێزێت چونکی دەزانێت کە تازە ئەم شۆڕشە بەو کۆنتترۆل ناکرێت دەبێت لە هەموو کەسێک بدات لە هەموو کەسێک لە پێ بخات لە پا بخات بۆی بۆ ئەو فەرقینێ بۆیە لە هەمان حاڵدا بۆ خەڵکەکەش جیاوازینێت تۆ بە لێچکەوە دێتە سەر شەقام بە بێ لێچکەوە دەڕۆیت کێشەکەەوەی کە لێرە تۆ بۆ مافی خۆت و بۆ دەسەنی مافی خۆت و بۆ نەمانی ئەم ڕژیمە هەوڵ دەدەیت خەڵک هەموو ئامانجی ئەوەیە کە ئەو ڕژیمە نەمێنێ ئەو ڕژیمە بۆتە ئەو هۆکاری برسێتی و قاتی قوڕی و هەموو مافێکی خەڵکی ئێرانی پێشێل کردو کەواتە جێگای خۆشحاڵی ئێستاکانی خەڵک هاوتەری لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستان لەگەڵ کوردستان دێنە سەرخەت و پشتیوانی لەو شۆڕشە دەکەن. بەڵێ هاوڕێ بەهمان ئێران لەباری هەڵکەوتەی جۆغرافیاییەوە پێگەیەکی گرنگی هەیە لە ناوچەکەدا هەر ئاگڵگۆڕێک لە ئێران ڕووبدات بێگومان لەسەر ناوچەکەش تاسیردانێ چ بکرێت کە یاد دەبێت چی بکرێت کە ئاڵوگۆڕەکان ئەرێنی بێت بە سەمتی ئەرێنی بڕوات ببوورە من تۆزە سەرمان خواردووە ممکنە بە تەواوەتی نەتوان پرسیارەکان بکەم بەڵام پرسیارەکەی من هەر لەو ڕابتە بوو بفەرمونون ببوورن متوجه بوو ببڕای من یەک مەسەلە یەکجار زۆر مهمە لە هەر خەبات و مبارزەیەکدا مبارزەیەکی کە بۆ داخوازێکی چکۆڵە و لەوانەیە ئەترازێکی سادە بێ لەوانەیە مانگرتنێک بێ لەوانەیە شۆڕش و قیام و ڕاپەڕینێک بێ یەک مەسەلە ببڕای من زۆر مهمە لە جای پرسیارەکەتان دەباسمە ئەویشەوەیە مهمەوە نێ ئەتۆ چیت ناوێ ئەتۆ دەزانی چیت ناوێ بەڵام مهمەوە بزان تۆ چیت دەوێ ئەگەر ئەوەنا ئەوەی دەکەوێت چییە فۆرمولەکردنی ئەوە مەسەلەی زۆر مهمە ئێمە انقلابی ساڵی 57 بەبڕای من یەکێک لە دەلیلەکانی ئەوەی انقلابی ساڵی 57 بە لاڕێدا ڕۆی و سەرکەوتوو نەبوو ئەوە بوو خەڵکیێران دیزانی ڕژێمی شای ناوێ بە دەلایلێکی کە بۆ خۆی هەیە بەڵام چیت دەوێ ناڕۆشن بوو لە خەڵک ئێستاش بەبڕای من بۆی ئەو شۆڕشە ئەو ڕاپەڕینە جەماوەری ئێستا لە ئاڕادایە بەلاڕێدا نەچێ جێی خۆیتی کە خەڵک و فعالینی سیاسی و پێکۆشەکانی نێوخۆ داخوازەکانی خۆیان فۆرمولە بکەن نەکرد خەڵکی نێوەوانە هێزە سیاسەکانیش ئۆپۆزیسیۆنیش دەبێت داخوازەکانی خۆیان فۆرمولە بکەن و ڕوونی بکەنەوە کە چیان دەوێت مەسەڵەن من چەند نمونە عەرز بکەم وەکو ئیقداماتێکی باش بەڵام ناکافی لازمە بەڵام کافی نییە مەسەڵەن ماوەیەک لەوە پێش تقریباً مانجێک مانگوو خۆدایەک لەوە پێش بۆ ئەوڵین جار ئەوان دەست پێشخەریان کرد کارمەندان و دکتۆران و ئەوانەی موسساتی بەهداشتی و بیمارستانەکانی مەشهد چەند داخوازێکیان مەطرح کرد وەکۆەوەی کە ئەمبوڵانسەکان فقط بۆ حەملی نەخۆش دەبێت استفادەی لێ بکرێت وەکۆەوەی کە هێزە ئەمنیەتیەکان حەقیان نەبێ حرێمی بیمارستان تەجاوزی پێ بکەن و بێن نەخۆش لەسەر تەختی بیمارستانەوە بەرن بۆ زیندان وەکۆی کە کادری پزیشکی تحتی فشار قرار نەگرێت بۆەوەی بەپێی داخوازی ڕژیم تەشخیصی پزیشکی خۆی بدات چەند خەڵکی ئەوان مەطرح کرد ئەوانە مەجموعەی داخوازی سنفی بوو بەڵام بەرچاوڕوونیەکی زۆر باشی بە بڕوای من دەدا بە هەموو ئەتراز و مبارزاتێکی کە کارمەندان و دکتۆران و کەسانی بیمارستانەکان دەتوانن بکەن داخوازەکان زۆر ڕۆشن بوو بۆ ئەوانە دەتوانین ئەتراز یا مثلەن بەدوای ئەوەدا ئەوە شتێکی سنفی بوو مثلەن سنفی دکتۆر و بیمارستان و کارگەری پزیشکی لە دانیشگاکان هەروە بازە داخوازەکیان مەطرح کرد مەجموعەیەک حقوقدان و وەکەلای دادگستری مەجموعەیەک داخوازیان مەطرح کرد بوو بڕێکی سیاسی بوو بڕێکی سیاسی بوو ئەو نەوە داخوازی مەطرحکردانە بەرچاوڕوونی بە مبارزات دەدا جێی خۆیەتی لە ئاستی سیاسیشدا ئەو کارە بکرێت من هەر نمونەیەک دەستکەم تقریبا ماوەی 12 ڕۆژ لەوە پێش مەجموعەیەک لە فعالینی سیاسی ئازادی مەجموعەیەک مطالباتی بە بڕوای من زۆر منطقی و زۆر
لەجێ خۆیدا مەترحیان کردبوو لەباری سیاسیەوە لە خوازیایەکی سیاسی بوو لە بواری جۆراوجۆدا لە بواری ئەوەی کە حقوقی ژنان دەبێت چۆن بێ ئازادیهای سیاسی دەبێت چۆن بێ مافی میلەتەکان دەبێت چۆن بێ ژینگە و ئەوانە دەبێت چۆن بێ ئەوانە پلاتفۆرمێکی سیاسی بوون داخوازیهایەکی سیاسی بوون کە وەختێک ئەوانە تەرویج ببێ وەختێک ئەوانە بڵاو بێتەوە لە ئەفکار عمومیدا خەڵک دەزانێت چی دەوێت ئەو داخوازیاری ئازارەکان بە بڕای من دەتوانێت مەبنای پلاتفۆرمێکی سیاسی زۆر باش بێت بۆ مبارزاتێکی کارێستا لە ئارادایە عەلەیهی جمهوری ئیسلامی و بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی بۆ داهاتووشدا دەتوانێت بنەمایەکی باش بێ یا بەشێک لە خاڵە سەرەکیەکانی قانونی ئەساسی داهاتووی ئێران بێت ئەو شتانە یعنی معلومی دەکات کە تو چی دەوێت مثلا هەر خەڵک بێ خیابان و شعار بدەوێت مەرگ بە دیکتاتۆر زۆر باش وای بن دیکتاتۆرەکە یا مەردیان لەبینت بن دای دیکتاتۆرەکە تۆ چیت دەوێت یا مثلا هەرەوە نییە کە مثلا بڵێ بەسیج نیروی انتزامی نەمێنێت یا مثلا رووسەری ئازاد زۆر باشە بەڵام ئەو داخوازانە فقط رووسەریە بۆیە مەطرحکردنی داخوازی ڕوونکردنەوەی ئەوەیە کە تۆ چیت دەوێت یعنی هیچ شتێک لەوە خراپتر نیە لە ئەتراز و مبارەزدا ئەزم کردی چونکە ئەترازێکی سادی گەر ئیدارەیەک بێ کارمەندانی ئیدارەیەک بێ چەر قیام و ڕاپەڕی نەبێت هیچ شتێک لەوە خراپتر نیە کە تۆ نەزانیت چیت دەوێت یا مبهم بمێنێتەوە یا ڕایگری وە دوا ڕۆژ بۆیە من پێم وابێ ئەوەی دەتوانێت ئەو انقلابە بەسەرکەوتن بگەێنێ و لە نەمانی جمهوری ئیسلامیدا بە ئاقابێکی دروست و دموکراتیکدا بڕوە ئەو جۆرەی کە شیاوی ملەتی ئێرانە جێخۆیەکی هەر لە ئێستاڕە خەڵک داخوازەکانی خۆیان ڕوون بکەنەوە و معلوم ببێت کە چیان دەوێت من بۆ نمونە عەرزت بکەم مقایسەی جنبشی کوردستان بکەین لەگەڵ ئەترازاتێکی کە لە توولی ئەو چەند ساڵەدا لە کوردستان بۆ بەڵام شوێنەکان دیکە ئێران نەبوو بە بڕوان بەشێکی ئەوەیە کە خەڵکی کورد دەزانێت چی دەوێت هەرەوەنێ کە دەزانێت چی ناوێت بەڵێ دەزانێت جمهوری ئیسلامی ناوێت بەڵام دەزانێت چی دەوێت مافی ملی خۆی دەوێت وەکو یەک ملت دەوێت وەکو یەک ملت حقوقی بەرابەری هەبێ لە ئاستی ئێراندا بە پێی سەهمی خۆی لە ئیدارەی جامعەدا بەشداری هەبێت دەیەوێت کۆمەلگای خۆی بۆ خۆی ئیدارەی بکە هەمیشە چۆخای لە دەرەوە بۆ نەنێرن و تاقیب نەکرێت بەخاتری ملەتێکی دیکە چونکە دەزانێت چی دەوێت مبارزاتی خەڵکی کورد زۆر پتەوتر و قایمتر و ڕاوەستاوتر بۆ لە بەرابەر جمهوری ئیسلامی ئێستاش ئەو ئەرکی حێزە سیاسیەکان ئەرکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەرکی خەڵکی نێوە ئەو ئەرکی ئەو تێکۆشەران و مبارزانەی لە نێوەی ئێرانە ئەرکی ئەوانە کە بیر لەوە بکەنەوە داخوازەکانی خۆیان فۆرمولەکەن داخوازەکانی خۆیان لە ئەفکار عمومیدا بڵاو بکەنەوە بۆی لیان معلوم بێت چیان دەوێت ئەوانە بە چاوڕوونیدا بە زۆر کەسی دیکەی کە ممکنە تەجروبەی کافی لە مبارزەی سیاسیدا نەبێت جوانی زۆر پرشور هەیە حاضرە هەموو فداکارێک بکە بەڵام ممکنە مەسەڵەن هێشتا ئەو جۆرە پوختەجی سیاسی کافی نەبێت وەگەزم کردین نمونەی ئەو بەیانیەی ئەو بە ئیمزای حدودی 166 نەفەر لە فعالینی ئازەری گەیشت بوو بە بڕای من شتێکی زۆر بەجێ و لە جێ خۆیدا بۆ هیوادارم مشابهی ئەوانە زۆر بێ پشتیوانی لەو بەیانێ بکرێەوە ئەوە بە چاوڕوونی بە خەباتون مبارزەدەوە هەم بۆ سەرنگونی ڕوخانی جمهوری ئیسلامی هەمووی لە داهاتوودا ئەگەر جمهوری ئیسلامی نەما ئێمە چنەوە کۆمەلگایەکمان دەوێت من پێم وایە ئەوە مؤثرترین و باشترین ڕێگایە بۆەوەی کە ئەو مبارزەیە بە لاڕێدانەوە بە ئاخاری خراپدا. بەڵێ زۆر سپاس هەورە ڕەنجدێمەوە لای ئێوە هەروەکو ئاماژەم پێدا دوێنێ ڕۆژی جیهانی مافی مرۆڤ بوو وتیشم لە چ بارودۆخێکدا لە ئێران ڕۆژی مافی مرۆڤ بەڕێوە چوو بەڵام لە دەرەوەی وڵات خەڵک لە زۆربەی وڵاتەکان کۆبوونەوەیان کرد خۆپیشاندانیان کرد داوای ئەوەیان کرد کە پێشێرکاریەکانی مافی مرۆڤ لە ئێران ڕابگیرێت ئێوە خۆشتان لەم کۆبوونەوانە بەشدار بوون لە شارەکەی خۆتان ئەوەی لەبارەی ئەوانەوە بۆمان بدوێن بەڵێ دیارە هەر لەگەڵ سەرهەڵدانی ئەم شۆڕشەوە لە دەرەوەی وڵات پشتیوانێکی بەرچاو و بێوچان لە شۆڕشی ناخۆکراوە هاوکات دوێنێش لە ژنێف بڵێن لە بروکسل
خۆپێشاندانێکی گەورە کرا لەوێ داخوازەکان ڕوو بە نەتەوەی گرتوەکان ڕوو بە مافی مرۆڤ ئاراستەی ئەم ڕێکخراوەیە کرا کە داخوازەکان ئەوە بوون کە پێش بە کۆماری ئیسلامی بگیرە کە دەست هەڵبگرێ لە کوشت و کوشتار لە منداڵ کوشتن لە ئێدامی بێ دادگاییکردن ئەم داخوازیانە لە سازمانی نەتەوەی گرتوەکان لە ڕێکخراوی مافی مرۆڤ کراوە و یەکێ لە چەندین داخوازی دیکەشی تێدا بوو کە ئێمە داوامان کرد کە سەفارەتخانەکانی ئێران لە دەرەوەی وڵاتدا بخرێن بەرپرس و مەسئولینی ئەم ڕژیمە بخرێنە لە وڵاتانە دەربکرێن و سەر و سامانەکانیان دەستی بەسەردا بگیرێ داوامان لە نەتەوەی گرتوەکان کردو لە ڕێکخراوی مافی مرۆڤ کردو کە بە زووترین کات هەڵوێز وەربگرێ دیارە کمیتەیەکیان پێکێناوە ئەم کمیتەیە هێشتا نەیتوانیوە جوابی داخوازەکانی خەڵکی ئێران بداتەوە هێشتاکانێ نەگەیشتێتەوە ئاستەی کە پێش بە سەرڕۆیەکانی کۆماری ئیسلامی بگرێ بەداخەوە بەڵام ئێمە خوازیارین کە بە زووترین کات پێش بە بەم سەرڕۆیانەی کۆماری ئیسلامی بگیرێت و دەست لە کوشت و کوشتاری خەڵک هەڵبگرێن ئێمە خوازیارین کە نەتەوەی گرتوەکان زوو بێتە سەرخەت سازمانی ڕێکخراوی مافی مرۆڤ زوو بێتە سەرخەت و ئوروپا بە گشتی سەفارەتخانەکانیان دابخە ئەو هێز و لایەنانی کە سەر بە ڕژیمن لێرە دەستیان کورت بکاتەوە ئێمە لەو ئاستەدا تا ئەم ئاستە چوین ئێستا لە فرانکفورت مانگرتنێکی مانگرتن لە خواردن لەبەر سەفارەتی کۆماری ئیسلامی مانگرتن هەیە لەوێ بۆ ئەوەی کە ئەم سەفارەتخانانە دابخرێن بەگشتی لە هەموو ئوروپا ئێمە خوازیاری ئەوەی کە دەنجی ناڕازیان بە ئوروپا و بە خەڵکی ئازادی خواز لە ئوروپا بگەێنین خۆشبەختانە تا ئاستەکانش توانیمان تا ئاستێکی باش دەنگمان بگات و خەڵکێکی زۆر لە هونەرمەندان لە نووسەران لە شارەوانەکان لە زۆرێک لە کەس و کەساتەکانی ئوروپا هاتوونەتە سەر خەت و پشتیوانیان لە ئێمە کردوێت لە پارلەمانتارەکان پشتیوانێکی باش بەدەست هاتووە دیارە هاوکات خۆپێشاندانەکانی ئێرانیش کە ئەوان دەیبینن بەڵام ئێمە دەنگی ئەوان ماگاندووە ئێمە خوازارێکی تر ئەم خەڵکی کوردستان یا خەڵکی ئێران بەگشتی مانگرتنەکانیان درێژەی پێ بدەن مانگرتنی کرێکاری بەگشتی دەتوانێت حکوومەت فەلەج بکە هەتا مانگرتنی کارخانە گەورەکان دەست پێنەکە هەتا مانگرتنی میترۆکان و ئۆتۆبوسڕانەکان و کامیۆنەکان دەست پێنەکە زەحمەتە ئەم حکوومەتە ئاوا بە حاسانی فەلەج بێت چونکی تا تۆ ئەمانەت نەکرد ئەو ڕابتی ڕابتە ئابووری لەگەڵ ئوروپا هەر درێژەی ئەبێت لەم ڕێگایەوە کە تۆ هاتی هەموو جومگەکانی کرێکاریت بەس دادخست مانت گرت کەواتە بڵێن ئوروپا و ئەو وڵاتانێک کە بەرژەوەندی ئابووریان لەگەڵ ئێران هەیە شتێک نامێنێ نازانن لە چ ڕێگایەکەوە وارداتی خوان واردی ئێران بکەن ئەگە تۆ کارخانەکانە داخست کەشتیڕانەکانە داخست مانیان گرت ئەوانە ئەو کات دەتوانێت ئەم حکوومەتە فەلەج بکە مامۆستایان دەبێت قۆناق بە قۆناق بڕاتە پێشیە هەتا ئەمانە نەڕات بە دیارە بە پاپشتی ئازادی خوازان و خەڵکی دەرەوەش لە دەرەوەی وڵاتکە ئێمە لەبەر سەفارەتخانەکان لەسەر شەقامەکان بە درێژایی ئەو دوو مانگە بێوچان و پێمان دوبوون پشتیوانیمان لەو شۆشەکرد بەڵام هەموو چارە نووسی خەڵکی ئێران بەدەست خۆیانە لە ڕێگای ئەوەی کە مانگرتنی گشتی بە تایبەتی کرێکارانی سەنعەتی دەست پێ بکەن هەتا ئەمە نەکرێت زەحمەتە کە ئێمە بتوانین ئەو ڕژیمە بگۆڕین
بەڵێ بوورە قسەکانتانە بڕم پێم خۆشە نەزەری کاک بەهمەنیش لەم بارەوە بزانم ماوەی بەرنامەکەمان زۆر کەم ماوە کەمتر لە 5 دقیقە ماوە هاوڕێ بەهمەن ئێوە لەبارەی خۆپیشاندانەکانی دوێنێن لە وڵاتەکانی دەرەوە بۆمان بدوێن بەڵام زۆر کورد ببوورە خۆپیشاندانانی دەرەوە وڵاتە پێشە ئەزم کردن دەتوانێت تەسیری بێ قووەتی قەلبێک بە خەڵکی ئێران دەژیوی ئێتراز و ناڕزایەتیەوان بە گوێ ئەفکاری عمومی دەگەنێت دەتوانێت زەختێکی بەسەر دەوڵەتانەوە وەکو کاردەنجی باسی کرد کە ڕابطی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی یا قەتەکەن یا لەو پەیوەندیانی کە لەگەڵ ڕژیمە فشاریان بۆ بێن ئەوانە کاری زۆر لە جێی خۆیدا و کارێکی زۆر بە ئەرزشیانەوە هیوادارم بە بڵاوی هەر ئیدامی هەبێەوە مکملی مبارزات و خەباتێکە کە لە نێوەی ئێران هەیە بەڵام ئەسڵ ئەوەیە کە لە ئێران دەکرێەوە ئەوە ئەرکی خەڵکی ئێرانەکە خەبات پێش هیوای سەرکەوتنیشان بڵێ هاوڕێ ڕەنج دیارەکە ماوەی بەرنامەکەمان ڕوو بە کۆتایی ئەڕوات و ناتوانین چی دیکە پرسیارتان لێ بکەین دوا قسەتان ڕوو بە خەڵگیا شتێکە لە توولی بەرنامەکان ماژەتان پێ نەدابێ بفەرمونون من قسێکی تایبەتیم نەماوە دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم کە ئەم شۆڕشە ببێتە بنەمایەکی باش کە درێژەی هەبێت و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بگرێتەوە هێشتا بە تەواوی شارە گەورەکانی نەگرتوێتەوەی کە ئێمە دەمان هەوێ ئەم شۆڕشە بە پشتیوانی شارە گەورەکان دەتوانێت سەرکەوتنی مطلق بەدەست بێنێ کە هیوادارم حیزب و لایەنەکان و هێزە سیاسەکان بتوانن کاریگەری خۆیان هەبێت کاریگەری خۆیان دابرێن لەسەر ناوەندیش بە تایبەتی لەسەر شارە گەورەکان سپاس بۆیەوە دەستان خۆش بێ سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم بنەماڵەی گیانبەختوانی زیانیانی سیاسی و قوربانیانی شۆڕشی ژینەدا دەروێن بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەهمەن ئێوە دوا قسەتان چییە؟ دوا قسە وڵا تاکیدێکە لەسەرەوەی کە زادەکردن کردێ ئەوەیە کە دەبێت تێب کۆشتێکە داخوازەکانی ئەو شۆڕشە فۆرمولە بکرێ و معلوم بە ئەو شۆڕشە چی دەوێت پلاتفۆرم سیاسەکەی و ئەوە نقطێکی زۆر مهم بکە مهمە یعنی ئەمە دەزانین چیمانە دەزانین جمهوری ئیسلامیمانە بەڵام دەبێت بزانین چیمان دەوێت فۆرمولەکردنی ئەو داخوازیانە مەطرحکردنی لە سەطحی ئەفکاری عمومیدا بەرچاوڕوونی دەدا بە خەوات و مبارزات و ئەو انقلابێکە لە ئاگادایە هیوادارم ئەلەو جەمبەیەوە هەرچی زیاتر حول بدرێ و ئەوە دەکەنە سەرکەوتنی و خەبات و مبارزاتە تەزمین بکە بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ بەهمەن ئالیار و هاوڕێ ڕەنج بایاف زۆر سپاس کە بەشدار بوون لەم بەرنامەیە زۆر زۆر سپاس بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان زۆر سپاس کە بینەرمان بوون بە هیوای سەرکەوتن ماڵاوە بەلکی داری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن بەلکی داری شادی گەشتین ئێوە هەرگیز نامرێن نامرێ ئاگر حەباڵان ئێوە